نووسراوە سەلام عەلەیکم مامۆستای بەڕێز، دایکم پێڵووی چاوی زۆرە و بۆتەوە دووقەت لەسەر چاوی بێزاری کردووە، دەڵێت دایمە چاوم قورسە، جا ئەگەر بە نەشتەرگەری جوانکاری لای باد گوناهبار نابێت، خی گەورە پاداش بداتەوە مامۆستا. خی گەورە پاداش ئێوەش بداتەوە، ڕەحم بە دایکی هەموو لایەکەوە بە دایکی بەڕێزیشتە. ئەو پێڵووی چاوە کە زۆر هاتە خوارە وای لێ هات قەت بۆوانێ و چاوەکەی قورس کرد، مادەم بە حاڵەتی پێویستیدایە دکتۆرێکی نەشتەرگەر کە لە بەشی جوانکاریدایە تەکید بیکە زەرەر لە چاوەکەی نادا، چونکە بینایی چاو لە هەموو شتێک گرنگترە، زەرەر لە چاوی نادا و بە ئەندازەی پێویستە و تەنها نێتەکەش ئەوەیە لابردنی ئەو قورساییەیە، نەک خۆگەنجکردنەوە و خۆنوێکردنەوە و جوانکاریکردن، چکە پێویست ناکات چاو جوانکاری خوا و هەمووانی جوان دروست کردووە، بە ئەندازەی پێویستی لابردنی ئەو قورساییە و هێنانەوە شوێنی ئاسایی وەکو چاوێکی ئاسایی کە دایکت ئەو ناڕەحەتی لەسەر نەمێنێ. والله ئەعلەم ئینشاءڵڵا ناوی خوای لێبێنن لە لای دکتۆرێکی پسپۆڕ متمانە پێکراو، ئینشاءڵڵا خوای گەورە ئەو ئازار و قورسایی لەسەر لا دەبا و بە ئەندازەی پێویست چاوی دەگەڕێتەوە شوێنی خۆی، بەو ئەندازەیە هیچ گوناهێکی تێدا نییە و ئیسلام مەنعی ئەو نەشتەرگەری و ئەو کارە جوانکاریانەی نەکردووە، چونکە بۆ پێویستی و بۆ بابەتی پزیشکیە.